قوتابخانەی کلێڤەری ناحکومی لە ساڵی 2011 دامەزراوە. سەرەتای دامەزراندنی تەنها قۆناغەکانی 1 و 2 و 3 و 7 بنەڕەتی بوو. ژمارەی قوتابیەکانی هەر 4 قۆناغ 64 قوتابی بوو. بینای قوتابخانە ئەو کات لە خانوویەکی 1200 مەتر بوو کە 4 پۆلی هەبوو. بەڵام دوای ئەزموونی چەند ساڵێک و سەرکەوتن قوتابخانەی کلێڤەر لە هەردوو بواری پەروەردە و فێرکردن ژمارەی قوتابیەکان و پۆلەکانی ڕوو لە زیادبوون بوو. بۆ ساڵی سێەم بینای قوتابخانە گواسترایەوە بۆ گەڕەکی مامۆستایان لە بینای نوێ گشت قۆناغەکانی بنەڕەتی 1 تا 9 وەرگیران. قوتابخانەکەمان قوتابخانەی کلێڤەر لە 3 بەش پێکاتەوەکو کۆمەلگایەک تەوان بەش یەکەمیان باخچەی منداڵانە، بەشی دووەمیان بنەڕەتیە لە پۆل 1 تا پۆلی 9 بنەڕەتیە و بەشی سێمیشان بەشی ئامادەی، بەڵام ئامادەیەکە تەنها زانستیمان کردوتەوە تا ئێستا. جا لە بەشی باخچەی منداڵان زیاتر تەرکیز لەسەر 2 بەش دەکەینەوێشەوە، یەکێکیان پەروەردەیە چکە تەمەن منداڵ لەو تەمەنەدا زۆر حساسە تەمەنەکەی، بەشی دووەمیشان وەکو مەنهاج زمانی ئینگلیزیە زۆر تەرکیز لەسەر ئەوەکەین. بۆ بنەڕەتێکەش بە هەمان شێوە پۆلماندانا و پۆل 1 تا 6 بنەڕەتی زۆر تاکید لەسەر فێربوونی زمانی ئینگلیزیەکەنەوە، جگە لە پەروەردەکەش ئەمەشکە تەوەرەکی ئەساسی لە قوتابخانەکەمان. بە هەمان شێوە ئامادەیەکەش تەنها بەشی زانستیمان هەیە و زۆر سوپاسی وەزارەتی پەروەردەش ئەکەین کە هاوکارمان بوون لە هەندێک کاتدا و بەتایبەت کە بە دوواداچوونەکەن بۆ قوتابخانە بنە ئەهلیەکان یاخود ناحوکمیەکان لێژنەیەش تایبەت پێکاندراوە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستنیان. ئەمە ئەومان زۆر پێخۆشە و هیواداریشین هەرچەندە ئەو لێژنەیە زۆر ماندووە بە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی قوتابخانەکەن، بەڵام جێگای دەستخۆشیە کە هەڵدەستن ساڵانە تەقیمی قوتابخانە ناحوکمیەکان دەکەن و سوپاس بۆ خوا تا ئێستاش کلێڤەر لە ئاستی پێشەوەی یا بڵێن لە ئاستی سەرەوەی قوتابخانەکان بووە. ئەوە جێگای دڵخۆشیە و سوپاسی دەستەی کارگێڕی و مامۆستا بەڕێزەکانەکەین و هەروەها سوپاسی قوتابیەکانیشمان ئەکەین کە ساڵانە خۆیان ماندووەکەن تا بگەنە ئاستە بەرزە. بۆ ساڵی پێنجەم قوتابخانەی کلێڤەر بۆ جاری سێەم هەڵسا بە گەورەکردنی بینای قوتابخانە لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا کە لە 50 ژووری خوێندن پێک دێت و جگە لە یاریگای چیمەن و کافتریا. قوتابخانەی کلێڤەرم بوو ئەوە هەڵبژار چونکە لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر بەرزە، لایەنی علمی قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە لەو بوارانەدا، لە بواری پەروەردەی لە بواری زانستی زۆر سەرکەوتووە. قوتابخانەی کلێڤەر قوتابخانەیەکی باشە. ساڵی پار کوڕەکەم لەوێ ناونووس کرد، سوودەکی باشی دیت. لێ ئەوسار کچەکەشم کە لە ڕەوزەی کلێڤەر بوو بە هەمان شێوە لە قوتابخانەی کلێڤەر ناونووس کردەوە. قوتابخانەی کلێڤەر لە کاتێکە کە دامەزراوە ئەوە بۆ 7 ساڵە بێ کچەکەم لە قوتابخانەی کلێڤەرە. قوتابخانەیەکی زۆر باشە، زۆر سەرکەوتووە، لە ڕووی دەرسەکانیانە زۆرم بەدڵە، لە ڕووی پەروەردەیانە زۆرم بەدڵە. بەڕاستی مەکتەبێکی زۆر باشە. دوای سەرکەوتن و ئەنجامێکی باشی قوتابیانمان هەڵساین بەکردنەوەی باخچەی منداڵانی کلێڤەر بۆ هەردوو قۆناغەکانی KG1 و KG2 و بۆ تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی و بۆ ساڵی یەکەم بە ستافێکی شارەزا لە مامۆستایان و خوێندن بە زمانی ئینگلیزی توانیمان چەندین گەشت بە پەپولەکانمان بکەین. بەگشتی لە هەڵسوکەوتی مامۆستایان لەگەڵ قوتابیان ڕازیم. قوتابی هەست بۆی دەکا کە وەکو ماڵی خۆیتی شێوەکی هاوڕێیانەیە زیاتر. لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر یارمەتی دەرن بۆیان کە هەفتانە هەڵسەنگاندنیان ئەدەنێ و ئامۆژگاریان ئەکەن. ئەلحەمدولیلا لە ماڵەوەش جێبەجێ ئەکەن، لایەنی پەروەردەیان زۆر سەرکەوتووە. ئەوە ئێستا مناڵی من لە ماڵێ دەیکا لە دەرێ دەیکا وەکەسە فەرقی لەگەریەکەشکە، یعنی بەڕاستی لە مامۆستایەکانیان ڕازیمە، یعنی زۆر پەڕۆشی منداڵەکانن بەڕاستی زۆر لە ڕێیان ڕازیمە. لە قوتابخانەی کلێڤەر منداڵ ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەی هەڵسوکەوتی بەرەو باشی دەچی. ینی وانەکان هەم
زانستی هەم تربەوی سوودێکی زۆر بە منداڵان دەگەینە. ئاستی قوتابیەکان کچەکەم لە پۆلی یەکەوە هەتا وەکو ئەم ساڵ مەرحەلەی حوتێتی زۆر لێ ڕازیم هەموو ساڵێک ماشەڵڵا دەرەجەی باش و دووەم و سێم بووە پڕەکەیشم هەر لە پۆلی یەکەوە تا سێ زۆر باشە زۆر لیان ڕازی. بۆ ساڵی خوێندنی 2017-2018 هەڵساین بەکردنەوەی ئامادەیی کلێڤەر بە سەرپەرشتی پۆلێک لە مامۆستایانی شارەزا و بە ئەزمون و وەرگرتنی قوتابیانی 12 زانستی. پێشنیارێکی وام نییە چونکە مەکتەبەکە ئێستا لە ئاستێکی تەواوایە لە هەموو شتێکە زۆر مەزبوطن زۆر باشن لە ڕووی خوێندنیانەوە لە ڕووی هاتوچۆیانەوە لە ڕووی پاکوتەمیزیانەوە هیچ مشکلێکیان نییە. تێبینیم نییە لەسەر قوتابخانەی کلێڤەر قوتابخانێکی نمونەیە بەڕاستی لەسەر ئاستی هەرێم بە تایبەتی لەسەر ئاستی کوردستانیش تایبەتی لەسەر هەولێریش زۆر نمونەیە بەڕاستی ینی لێیان ڕازیمەوە. بێگومان هەر هەموو کارێک بێ کەم و کورتی نابی بە هەمان شێوە ینی مامۆستایان زوو چاوپێکوتن لەگەڵ دایک و باوکان بکەن هەم ئەوان گلەی خۆیان بگەین و هەم دایک و باوکی گلەی خۆیان تا تێگەیشتن هەبی و بتوان بەرەو باشتری بن. الحەمدوللا زۆر لیان ڕازیم چونکە نمرەکانیان بەرزە هەرسێکیان هیچ ینی ڕخنە و گلەیەکم لیان نییە مامۆستاکانیش جێی دەستیان دیارە قوتابخانەکەش دیارە کە مامۆستاکانیان هەڵبژار مامۆستای باشیان هەڵبژاردو بۆ ئەوی قوتابیەکان سەرکەوتوو بن من هەرسە قوتابیەکەم الحەمدوللا سەرکەوتون. قوتابخانەی کلێڤەر ساڵانە نوێبوونەوە بەخۆیەوە دەبینێت لە باڵەخانە و ستاف و مامۆستایانی. پەروەردە و فێرکردن بە شێوازێکی جوان و سەردەمیانە دەکەینە خۆراکی قوتابیەکانمان.